دۆستان ئازیزان، خۆشحاڵم جارێکی کە پێتان شا دەبینەوە لە وانەکەی خۆتان، لە سەکۆکەی خۆتان، لە پلاتفۆرمەکەی خۆتان، لە فلیمسازانەوە. ئازیزان، ئەڵمەتە هەمومان ئاگادارین ماوەیەکە هەڵمەتی ئەوە دروست بووە کە کۆمەڵێک فلیمساز، کۆمەڵێک خەمخۆری بواری فلیمسازی، دڵسۆزانی بواری فلیمسازی دیدار و فیستیڤاڵ لە وڵاتانی هەندەران دروستەکەن و هەوڵەدەن لە ڕێی ئەو دیدار و فیستیڤاڵانەوە یا کۆڕانەوە یا نیشاندانی فیلمە کوردیەکانەوە فیلمی کوردی لەگەڵ ئەوەی بەڕەوەندی کوردی نیشانەرێن، پێشانەدەن، هەوڵەدەن ڕەوەندی کوردینەوەی داهاتوومان لە هەندەران فیلمە کوردیەکان ببینن و ئاشنا بن بە نەریت و فیلمی کوردی، بەڵام لەگەڵەوەشە ئەلبەتە کەسانی بێگانەش فیلمەکانە بینن. ئەمە مایی خۆشحاڵیە بۆ ئەوەی هەنگاوێک بنرێ بۆ ئەوەی فیلمی کوردی لە دەرەوە لە وڵاتانیش ئاشنا بن بە فیلمەکانمان. ئەلبەتە ئەمە کارێکی زۆر فەرە، پێویستە و زۆر بایەخی تایبەتی خۆی هەیە. بۆیە ئەم شەو لەم وانەیەمانە هاوڕێیەکی ئازیزمان کاک ئەمیر تەها کە ئەویش دیدارێکی ساز کردبوو لە ئەڵمانیا، خۆشحاڵین کە ئەم شەو کاک ئەمیر لەگەڵمانایە و بۆ ئەوەی گەنگەشەیەک لەسەر ئەو چەمکە بکەین، بزانین ئەو دیدارە ڕۆڵی چی بوو و کاریگەری چی بوو. کاک ئەمیرجان، یاخوا بەخێر بەی باندیەمان. ڕێز و خۆشەویستیم دیەتان ساغ و جوان و گەش. ڕێزم بۆ سەرجەم سەرەتا بۆ بەڕێزت و دواتریش بۆ سەرجەم ئەوانەی کە بینەرمان دەبن لە شەودا کە بتوانین تیشک بخەینە سەر هەندێک لایانی ئەو دیدارەی کە کردمان و هەمیش تیشک بخەینە سەر ئەوەی کە ئایا دیداری لەو جۆرە بکرێ و نەکرێ، یان هەر بکرێ باشە، یانەوە تا زۆر پەرەی پێ بدرێ، دەستی بژیرێ، یعنی وەک دەڵێن هاوکاری بکرێ، بەردەوامی پێ بدرێت. زۆر قسە هەیە دەتوانین بیکەین لەو بارە. با من لێرەوە دەست پێ بکەم. کاک ئەمیرجان، ئەلبەتە دۆزینەوە یان هەوڵدان بۆ دروستکردنی دیدارێکی وا هەستکردنە بە بەرپرسیارەت لە هۆشداریەوە ئەم کارە دێتە بەر. بەڕێستان چۆن بیرتان لەوە کردەوە، یان یەکەم هەنگاوتان چۆن بوو و چۆن ویستت دەست پێ بکەیت، ئەگەر ئەمەمان بۆ باسکەیت؟ زۆر باشە. زۆر سوپاس بۆ ئەو واڵەی فیلمسازان کە ماوەیەکی دوور درێژە لە خزمەتی هونەری کوردی بە تایبەت هونەری سینەمادان بەڕێزتان و سەرجەم ئەوانەی کە بەشدار بوون بە وانەکانیان. ڕاستەکەی سەرەتا من حەزەکەم بڵێم من وانە بێژ نیم بەڕاستی، ینی
هەمیشە یعنی هەمیشە حەزم لە کردار بووە نەک قسەکردن و ڕوونکردنەوە ئەو بابەتانە، ینی کەمتر قسە دەکەم زۆرتر ئیش دەکەم. ئەوانە بێژی بەڕاستی بۆ کەسانی مامۆستا ئەوانە باش، ئەوانەی کە لە بوارەکەدا مامۆستان. بەرحاڵ بینە سەر ئەوەی کە ئایا چیمان کرد، چۆن دەستمان پێکرد. ڕاستیەکەی من هەر لەگەڵ هاتنم بۆ ئەڵمانیا هەر لە سەرتاوە زۆر بیرم لەولایەنە کردەوە کە بەرهەمی کوردی بتوانین بە جۆب دیدی بینەری غەیرە کووردا بدەین. بێگومان هاتنی کوردێک کە من ئەوروپا دیتە بووم، بەڵام وەک ئەوەی کە لێیدا بژیم نا کە هاتمە ئێرە ڕاستیەکەی هەر کەسێک کە دێتە ئێرە یان دێتە ئەوروپا و ئەو وڵاتانە ڕاستیەکەی ساڵی یەکەم و دووەمی زۆر بە ئەستەم بە زەحمەت تێدەپەڕێنی تا بتوانی شارەزابی، تا بتوانی کەمێک زمان فێربی، بتوانی لەگەڵ بەرامبەرەکەی ئاخافتن بکە، لە یەکتری تێبگەن. هەرچەند خۆشبەختانە ئەمن پاشی 6-7 مانگ و کەمتریش لە ڕێی بەڕێوەبەری کەمپەکەمانەوە ئەمنیان ناسی بەڕاستی، ینی بەڕێوەبەری کەمپەکە حەزی لێ بوو ئەو کەسانە بناسی کە تازە هاتینە بڵین ئەڵمانیا. ئیتر قسەمان کرد و ئەوانە باسی ئەوەی کرد کە گوتی جەناب چیش دەکەی و شتی لەو بابەتانە. منیش بەڕاستی بە ئەڵمانیا شەق و پەقەکە و شتی لەو بابەتانە تێم گەیاند کە من دەرهێنەرم فیلم دروست کردووە، فیلمی دوکومنتەری و کورتە فیلم و درامای تەلەڤیزیۆن. وەڵا زۆر کەیفی هات، گوتی بەڕاستی پێم خۆشە کە بەڕێز دەبینم و وتم خێزانیشم هەم ئەوەیە ئیشی تەشکیلی دەکا و ڕەسامەوانەیە، کچەکانیشم زۆر حەزیان لە ئەوەیە مەسەلەی فیلم و ئەوانە. ئێتر زۆری پێخۆش بوو، گوتی حەزەکەم فیلمەکان ببین. وتم باشە لێرە لەناو ئەو تۆ لە ژوورێکی زۆر ناخۆش بووین، گوتی مشکلە نییە. ئێتر لەگەڵم دانیشت و مێزێکی ئەوە تەرتیبمان کرد و دانیشتین فیلمەکانی دید. هەوی 6-7 فیلمەکەم پێ بوو سەرەتا. ئەتر هەمووی بینی بەڕاستی زۆر سەیرم پێیان، وتم کەسێکی ئەوها بێوێ ئەو هەم فیلمە ببینی بە زمانێکی غەیرە، هەندێکی هەر سەبتایتریشی نەبوو یعنی. ئەی بەڵام بینی یەکسەر بڕیاری دەگوتی ئەگەر پێت خۆشە ئەو دوا فیلمت پیشان دەدەین لێرە لە دوسلدۆرف. بەڕاستی زۆرم پێخۆش بوو چونکە هەلێکی زۆر باش بوو. ئێتر هەوڵماندا مەسەلەن ئەوە سەبر چەند مانگەکی پێچوو پیشان درا و دیارە زۆر جێ ئەوە بەڕاستی نەک بڵێمەوەی فیلمەکەی خۆم، بەڵام لە بۆ کۆمەڵک ئەمریکی پیشانیاندا دیارە میوانی ئەمریکیان هاتە بوو، ئەوانی زۆریان پێخۆش. بەهەرحاڵ لەسەر ئەو بابەتە با زۆر نەڕۆم، باسی ئەوە بکەم کە یەکەم دیدار بەڕاستیەکەی وەک گوتم لە سەرتاوە ئەمن هەر حەزم لێ بوو، ینی دیدارێک بکەم دەنگ و ڕەنجی کوردی بتوانین لە کوردستان و بینینە ئێرە. زۆر هەوڵمدا بەڕاستی، حتا دوای پیشاندانی فیلمەکەش بەو کەسەم گوتمانی گوتم پێم خۆش شتێکی وا بکەین. سەرەتا گوتیەوە زۆر زەحمەتە چکۆ هێشتا تو زمانەکەت باش نیە ئەوانە، بەڵام من هەر لەسەری مامەوەی ڕاستیەکەی چەند ڕێکخراوێکیش قسەم لەگەڵیان کرد کە شتێکی وا بکەین. ڕێکخراوی عەرەبیش هەیە، مەسەلەن وڵاتانی دیکەش هەر هەمویان ڕێکخراوشتیان هەیە لێرە، کۆنتاکتم باشە. گوتیانە تو سەرەتا زمانەکەت ئەوە بکە، دواتر وەرە سەر ئەو بابەتانە. هەرچۆن بوو مەسەلەن من توانیم هەندێک ئیش بکەم لێرە، ڕاستیەکەی کورتە فیلم تەسویر بکەم، مەسەلەن دوکومنتەری بکەم، کۆنسێرت و شتیوا تەسویر و ئیخراج و شتانە بکەم. یعنی زۆر ئەو بابەتانم زۆر کرد لەگەڵ کۆمەڵی کولتوری ئەوەی کوردانی دوورنیش زۆر کۆنتاکتێکی باشم کرد و ئەوانە فیلمی خۆم لێ پەخش کرد و سمینارم دەکرد، کۆڕم دەکرد. یعنی ئەو بابەتانەی تر ڕۆژەشیان هەرتەرحم کرد، یعنی مانجی کۆتایی یەک و سەرەتای دوو بوو، هەر بە مناسبەتی لەدایک بوونیشم یەکی دوو کە لەدایک بووم، لە یەکی دوو تەرحم کردوتم باشە بە دیدارێکی فیلمی کوردی بکەین لێرە ئەگەر حەزمان لە چالاکی کردنە. یعنی بەڕاستی پرسیان وتیان دیدار چۆن دەکرێت ئەوەشتانە. من بەڕاستی ئەوەم نەکرد، یعنی گوتم بە دەیکەین دیداری فیلمی کوردی، وتم هەوڵ دەدەین کۆمەڵک فیلمی کوردی بینین لێرە لە هۆڵ لێ بدەین و پیشان بدەین و
بخەم و ئازارەکانی کورد و ئەندێشەکان و مەسلەی ئەنفال و مەسلەی یعنی بۆ ئەوەی بتوانی ئەتو ئازاری خۆت ئێش و ئەندێشەکانی خۆت بتوانین نیشانی دەرێ بدەیت جاگوتیان باشەوە چۆن دەکرێت گوتم ئەوە بەڕاستی بەنسبەتە من گوتم ئاسانە ینی شتەکە ئەوە زەحمەت نییە ڕاستە ئەرکێکی زۆر زۆر قورسە چونکە تۆ ئەو هەموو کۆنتاکتە بکە و هەموو مەسەلەن پەیوەندی بکە فلم وەربگرە وێبسایت دابنێ ژمارە و زۆر بابەتی دەوێت تەبعاً بەس من وەک دەڵێن ینی چونکە حەز و ئارزوی خۆمە لە بوارەکە و پێشم خۆش بووکە خزمەتی برادرانی خۆمان بکەین کە فیلمەکانیان هەر لە چوارچێوەی سنووری هەرێمیان چوارچێوەی سنووری کوردستان نەمینێتەوە بێتە دەرێ ینی بێتە دەرێ و خەڵکی کەش بیبینی هەرنا ڕەوەندی کوردی بیبینی خەڵکەچیش لەگەڵ ڕەوەندی کوردی دێتە ناو هۆڵەکە کۆنتاکتمان دەبێت لەگەڵ خەڵکو و ئەو بابەتانە ئیتر هەنگاوەکەم هاوێشت و بڕیارەکەم دا و ڕاگەیاندنەکەم کرد وتم ئێمە دیداری فیلمی کوردی دەکەین سەرەتا بڕیار بوو لە دوورین بیکەین دواتر باش نەبوو لێ بمان کرد وایە ڕاگەیاندنەکەم کرد و ئەو شتانە بەڕاستیەکەی زۆر کەس ینی فیلمیان نردو لەوانە عەرەبیش نردیان وایە زانی ینی چۆن بڵێ فستیڤالەشەوەیە گشتیە من بەڕاستی گوتم با هەنگاوی یەکەم بە دیدارێک دەست پێ بکەین تەنها بۆ فیلمی کوردی ئێمەش نیەتمانەوەی دەنگ و ڕەنجی کوردی بگەینین خۆ نیەتمان ئەوە نییە مەسەرەن دەنگ و ڕەنجی عەرەبی با بخۆیان لە قەناتی خۆیان لە ڕێی خۆیان بە دەنگ و ڕەنجی خۆیان بگەینە دەرێ بڵێ کە ئەوان لەمە زۆر ئازاترن بەڕاستی لەو بابەتانە زۆر ڕێکخراویانێ زۆر چاپۆکن زۆر ئەوەنا دەنگ و ڕێکخۆیان دەتوان بگەنە دەرێ ئێتر ئەمن تەرکیزم کردە سەر ئەوەی گوتم با دیدارەکە دیداری فیلمی کوردی بێت فیلمە کوردیەکانی تر پەیوەندیم سەرەتا پەیوەندیم نەکرد ڕاستیەکەی سەرەتا تەنها ئاگاداریەکم بڵاو کردەوە و لە فەیسبوک و لەو شتانە و ژمارەمدانا و ئیمەیلەکی تایبەتم کردەوە لە بۆ دیدارەکە هەر بە ناوی دیداری فیلمی کوردی ئیتر چاوەڕێی فیلمەکان بووم و ئەوانە زۆر فیلم هاتن یعنی من لەوێەوە تۆم ناسی کاکە میرجان بەڵێ گیان ئەزانم پێ لەوێەوە ئیتر پەیوەندیم کردوین بوو بەڵێ بەڵام ئەمن زۆر زووتر بەڕێز دەناسم کاک سەکەوجیان داوای نازانم هەر علاقەی بە پیریشەوە نییە من کێشەی ناو زمارەمەیە و دوانم بیرەچێتەوە بڵێ ئەمن لە نەوەتویەکەوە دەدناسم لە فیلمی قەرەزەوە بەڵێ برای ئەگەر دەرفەتێک بوو ئەوها کەوانەیەک بوو باسی دەکەین خزمەتی ئەو فیلمەمان کرد بێ ئەوەی بەڕێزدا ئاگاداربی چاوەکەمی زۆر سوپاسانە ئازیزی ئێتر هاتینە چیان دەرگەیشتینە وتت پەیوەندیت کرد و کە شتەکانت داگرت ئاگاداری کە خەڵک پەیوەندی فیلمەکانیان بنێرن بڵێ ئێتر هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی و ڕۆژنامە و ئەو شتانش پەیوەندیان کرد کە ئایا ئەو دیدارەت چییە و ینی شتەکان چۆنە و چ دەکرێت هەندێک تەوزی هەمدا و دیار بوو یەک دوو دیدارمان کرد لە ڕوودا و قسەم کرد لە کورسات قسەم کرد و لە هەموو ینی هەوڵمدا زۆرتر ئەوە بکەین قسە بکەین بۆ ئەوەی بتوانین دەنگمان بگا هەتا ئەوانش بتوانین دەنگ و ڕەنگەکە بنێرن کە ئێمە لێرە بڵاوی بکەینەوە ڕاستیەکەی هەنگاوەکەمان ناوتر کۆمەڵێک فیلم هاتن دواتر تەماشام کرد کە پێویستە هەندێک پەیوەندیش بکەین چونکە معقول نییە کۆمەڵێک برادری فیلم سازمان هەیە من بێدەنگ بم هەستام پەیوەندیم کرد بە بەڕێوەبەراتی سینەمای سلێمانی طبعا هەمووی برادر منان دەنە ناسین مەسەلەن پەیوەندیم کرد و باسم کردم ئێمە خەریکی دیدارێکین لە ئەڵمانیا دەیکەین تکایە هەر فیلمتان هەیە هەتا مەرجەکانی دیدارەکەم وادانە ناکە زەحمت بێت چونکە مەسەلەن بۆ نمونە هەر دیدارێکیان فستیڤالێک دەڵێ ساڵی بەرهەمهێنانی 2021 بێت مەسەلەن تۆ یەکسەر ئەو فیلمێک کە هەتا 2020 بەرهەم هاتیە ناتوانێت بەشداربی من ساڵی بەرهەم دام نەنا تەنها وتم کاتەکەی بۆ نمونە هەتا 12 خولەک یان 15 خولەک بێت طبعا کەی بەهار پەیوەندی کرد گوتی 12 خولەک کەمە گوتی 15 خولەک بێ باشترە منیش بەڕاستی ڕێزم لە قسەکەی گرت و ئەویش باشتریش بوو یعنی وام کرد
کردمە 15 خولەک ئیتر بڕک مەجالەکە فراوانتر بوو کە خەڵکە بتوانانی فیلمەکەی بێت لە ڕاستیە بەگشتی سعاتیش دانن تا نیو سعات دانن تا نیو سعات زۆرترە بۆ دیدار نەک فستیڤال چونکە فستیڤالە گۆڕێت فستیڤالە بێ بەچی کە ئەتوانی بڵێ فستیڤالی بەس کورتە فیلم 15 دانن یان فستیڤال هەیە هی کورتە فیلمە لە ماوەی 5 دقەیە یا بەس هی تەلەفۆنی ئایفۆن و تەلەفۆن بەڵێ ببرە شتێکی گرنگت بەبییر هێنامەوە دواتر دێمەسەری بەڕاستیەکەی من فستیڤالێک هەیە لێرە لە نێزیکمە 40 دقەیەک لە من دوورە فستیڤالی زۆرە فستیڤالەکە یعنی یەکەم جار بوو گوێم لێ بۆ شێ بەڕاستی فستیڤالەکە ئەو هەیە شەو ڕۆژەکەت دەدەنێ یعنی 72 ساعات بڵێ 48 ساعاتمان ئێمە لە ماوەی 48 ساعاتە فیلمێک دروست دەکەیت و ئەشیکەنە فستیڤال لێرە لەم شارەی لە شارەکەی من لە ناشڤیل ئەوەمان هەیە بەڵێ من بەڕاستیەکەی ئەو فستیڤالە ناوی بلیکەیە ئەمن یەکجاریش دام نابوو لە فێسبوک گوتم ئەگەر برادرش حەزیان لێ بوو بەشدار بن ئەم دەتوانم یعنی ئاسانکاری بکەم بەهەرحاڵ ئەجا ئەو فستیڤالە بە 72 ساعتی دەتوانی مەسەلەن فیلمێک دروستکەی و بیان دێ و ئیتر دەکەوتە ناو فستیڤالەکە ئەگەر شایستە و باش بی بێمە سەر ئەوەی مۆبی فیلم باسی مۆبی فیلمت کرد بەڕاستی ئەوە بیرۆکەی خۆم بووە تەوان لە کوردستان ویستم بیکەم لە 2007 زۆریش هەوڵمدا بەڕاستی فستیڤالی مۆبی فیلم بکەم لەوێ بەڵام ینی دەست جیرۆیم نەبوو بەڕاستیەکەی وازم لێهێنا دواتر پاش چەند ساڵ وەڵا کاک حوسێن زارین کردی ئەوە دەستی خۆش بی سەرکەوتو بی ئەجا بێمەوە سەر ئەوەی کە مەسلەی فستیڤال ئەو دیدارەکەمان دیدارەکە ئەوە بوو یعنی کۆمەڵک فیلم هاتن دواتر منش خۆم پەیوەندیم کرد بەڕاستی بە کۆمەڵک دەرهێنەریکە کە فیلمەکانیان نەناردبوو پەیوەندیم کرد یار زۆریان پێخۆش بووتیان نەمانزانی ئەوانە فیلمیان نرد ڕاستیەکەی حەزیشم کرد بە فیلمێک فستیڤالەکەمان یان دیدارەکەمان بکەینەوە کە فیلمەکە بەڕاستیەکەی باسی واقعی تاڵی خۆمان بکە کە مەسلەی ئەو کارە ساتە گەورەی کە ڕێکخراوی داعشی تاریک پەرست بەسەر ملەتەکەمانی هێنا بەسەر ملەتی یەزیدی و خۆمان هەمووشمان یعنی ئیتر خۆشبەختانە کاکستاری چەمەنی گوڵ فیلمێکی هەبوو لەسەر ئەو بابەتە هەرچەندە ماوەکەی درێژ بوو نیو سعات بوو بەڵام بۆ ئەوەی ئەوەکە تێک نەدەین یعنی سیستمی کە مەرجەکان تێک نەدەین یعنی دووبارە ڕێزم بۆ کاکستار یعنی گوتم کاکستار فیلمەکەت دەکەینە کردنەوەی دیدارەکەمان بەڵام لە دەرەوەی مەسلەی خەڵات و پێش بڕچێ ئەوانە بێت تەنها بڵین ڕێزێکی تایبەتی بدەینێ کە دیدارەکەی پێ بکەینەوە دیار بۆی زۆری پێخۆش بوو فیلمەکەی نردوو ئیتر بەوە ئەنی دیدارەکەمان کردەوە بزانم چەند فیلمێکتان هەبوو لە دەرەوەی دیدارەکە بوو بەڵێ ڕاستەکەی ئەو دەرهێنەرانەی کە دوا کەوتن لە نردنی بۆ نمونە من 21 سێم دانا وەکو ڕێزێکیش بۆ نەورۆز وتم 21 سێ ئاخر ڕۆژی وەرگرتنی فیلمەکان دەبێت ئیتر خەڵکەکە بوو 25 سێ خەڵکەکە بوو مانگەک دواتر و ئەوانە وەکو ڕێزە گوتم بە زین چۆنە خۆش نییە من زۆر جار ئەوها فیلمم نردەوتیان خۆزگە دوێنێ نردوات خۆی یعنی پێم خۆش نەبوو ئەو شتە دووبارە بکەمەوە هەستام 4 فیلم بوون یەکیان خێزانەکەی کاک ئاوات عوسمان بوو ئەوەی ئەگەر غەڵەت نەبم ئاواتە ڕەشەوەی بەریتانیا بۆخوازم بەڵێ سەرکەوتن بوو ریشێکی جوانیش بوو ڕاستەکەی برادرانی خۆشمان سۆرانی ئەوانەش بوون بەس پێیانم گوتم من چونکە ئێستا ئەگەر قسەیەکی وا بکەم ڕازگۆ دەرناچم بەرامبەر هەموو کەسێک یعنی حەزم لێ نیە شتێکی وا بکەم ئیتر خسمانە دەرەوەی پێش بڕچیەکە بەڵام وەکو ڕێزێک بۆ ئەوان پیشانماندا بەڕاستی فیلمەکانیشان پێ خۆش بوو ڕاستی ئەو چەند ئەلمانێک لێ بوون پێیان خۆش بوو ینی
ئەم فیلمەکەی خێزانێک ئەو نازەم ناوەکەی مەڵای ئێستا لە بیر نییە، خێزانەکەی کاک ئاوات بوو، ئەوەی کاک سۆرانی شتێکی جوان بوو بەڕاستی، ئەوەی کاک عەبدولخالق و ئەوانەش، یعنی شتەکان جوان بوون، بەڵام ئەگەر بمهایشت بووان مەسەلەی پێش بڕچێ من حەز ناکەم، یعنی ڕاستی خۆشە مرۆڤ ڕاست بڕوا. ئیتر دیدارەکەمان ئەوها بەو شێوەیە تر فلم هاتن و زۆر کارمان لەسەری کرد. تەنانەت یەک لەو فیلمانە برادێکی کۆلیژ دروستی کرده بوو، کۆلیژ سینەمایی هەولێر، بەڕاستی ناردە بووی سەبتایتلیشی نەبوو یعنی پێشم خۆش نەبوو پێی بڵێم نا، وتم سەبتایتلەکەت برێرە خۆم دایدنێ، دیار بوو ئەو نەیدەتوانی دای بنێ. ئیتر ژێرنووسەکەی هەموو نردوو ئەوانە لێرە دامنا و لە فستیڤالەکەش بڵاو کرایەوە ئەوانە، ینی فیلمەکەی زووتر نردەبوو. ئەو بە هەر حاڵ بەو شێوەیە دەستمان پێ کرد و لە دیدارەکە هاوڕێمان هۆمەر محەممەد دەڵێ هاوژینی مامۆستا ئاوات عوسمان مامۆستا ڕۆشنای ناوە. ڕێز و خۆشەویستی بەم داوای لێبوردنەکەم ئەگەر ناوەکەیم لەبیر نەبوو بەڕاست کۆنتاکتمان هەر لە ڕێی کاک ئاوات بوو، لەبەر ئەوە ڕێزم هەیە بۆیان. ڕاستیەکەی لە دیدارەکە هەر نەمدەویست مەسەلە فلم پیشان بدەیت، چونکە بۆ نمونەما لە ناو فلمدا زۆر ئەوەمان هەیە، زۆر بڵین کامێرا مۆنتاژ زۆر بوارمان هەیە، ینی دەکرێت لەسەر هەر یەک لەوانە سمینار بکەین، قسە بکەین، ڕوونکردنەوە بکەین، بۆ ئەوەی ئێمە ینی قەتیس نەبین، خەڵکی کەش بتوان بێنە ناو مەجالەکە و ئیش بکەن، یان حەزەکانی خۆیان تێدا ئەوە بکەن، ینی بەرجەستە بکەن. ئیتر خۆشبەختانە و لەگەڵ ڕێزێکی زۆرم بۆ کاک ئالان هەمووان دیارە کۆنتاکتێکمان هەبوو، گوتی زۆریشم پێی خۆشە کە باسی مەسەلەی بەرهەم بکەم، کە چۆن ئاەت و مەسەلەی بەرهەمێنانی سینەما فلم ئاەت چۆن بەرهەم بێنین، چۆن چ بکەین باشە تا بەرهەممان بە. ئەوتر سمینارێکی زۆر چاک و پوختی لەسەر ئەو بابەتە پێشکەش کرد. لێرەوە دووبارە چاوی ماز دەکەم، ڕێزم هەیە بۆی هیوای سەرکەوتنی زۆرتری بۆ دەخوازم کە لەسەر ئەرچی خۆی لە بەریتانیاوە هات و سەپۆرتی دیدارەکەی کرد، کە ئەوە لە لای من هەرەمێنێتەوە حتا هەم، چونکە پاڵپشتێکی زۆر جوانی کرد. لە وڵاتێکەوە هات خەڵکێک هەبوو لە شارێکە نزیک خۆمانە ناوی ئێسنا، کۆمەڵک سینەماکاری لێە، کەسیان نهاتوە لە ڤوو برتال هەن نەزانم شێوانەی کە زۆر باسی ڕۆژاوا دەکرێت بە لێرە بەڕاشکاوە بیڵێم، زۆر باسی ڕۆژاوا دەکرێت، ڕۆژاوا وایە ئەوهای باوەڕ بکە یەک ڕۆژاوایی هاتبوو. ئەویش من کەسێکی ڕاشکاوم، ئەویش تاکەمە بەستی ئەو بێ بزانی دیدارەکەمان چۆن بەڕێوە دەچی، نەک بەشدار بێ، یعنی هەتا چونکەمە لەسەر ئەرچی خۆمان دروستمان کرد، ینی دیدارەکە پارەمان لە هیچ کەسە گۆر نەگرێت، سەدێمە سەر ئەوەش. بۆکسێک سندوقێکمان دانابوو بۆ لێرە بە ئەڵمانی پێدەنە شپێندانی کە تو بتوانی، یعنی هاوکارێکی مادی، هاوکاری یارمەتی. بەڵێ ئەگەرە تو بتوانی ینی بە یۆرۆیەکیش بی، بە 10 یۆرۆ بی، بە 5 یۆرۆ بی، هاوکاری ئەو گروپە بکەیت کە دیداری فیلمی کوردی دەکەن، ینی 23 فیلمی کوردی، باوەڕکە یۆرۆیەکیان لە ناو ئەوەکە دانەنا شپێندەکەی، خەڵکی کە داینا، خەڵکی وا هەبوو لە ئیحرازی داینا، ئیحراز بوو، ینی پێمان وتکاکە بۆکسی شپێندەی ئاخر هەر 5 یۆرۆی تێکە، خۆ 5 یۆرۆ چیە بە کۆلایەکی دەی، ینی تەسەوڕکە. ئەنیتر تۆ زین چۆنە من حەزم لێ ئەم شەو زۆریش گلەیی بکەم، بەڕاستی ینی پێم خۆشە زۆر شت هەیە باسی بکەم، ینی ئافرین ئێمە زۆر زار گلەیی لە خۆمان دەکەین، دەڵێن ئێمەی کورد نابینە هیچ، ئێمەی کورد دەیان ساڵە سەدان ساڵە خەبات دەکەین بۆ ئەوەی ناومان هەبێت، ینی هەرێمێکمان هەیە، هەرێمەکەش نازم بە سوودفە دروست بووە چۆن هەیە، ینی بەڕاستی چکەگە بە سوودفە دروست نەبووە بە ئەوە بواە ئێستا شتێکی تر دەبوو. ینی تۆ دیدارێکم کردووە بۆ فیلمی کوردی، برادێکمان هەیە لە VDR ئیش دەکات، VDR ینی ئەو کەناڵی ڕسمی ئەڵمانیایە، باشە هەر 3 ڕۆژی هاتۆ لەوێ بووە،
ڕاستە کووردە بەڵام ئەوە 20 ساڵە لە ناو ڤیدیۆریش دەکە قەنەعەتکە دوای دیدارەکە داوەتی منی کردیە بۆ نان خواردن چوینە ئەوێ لەگەڵ هونەرمەندێکی گەورە کە ئەکتەرێکی زۆر نازدارە کاک کرمانز بێدڵ ئەگەر بیناسن حتمن لە ئەو فیلمە ئەخیریش ڕۆڵەشی سەرەکی هەبووە یعنی باوەڕکە باسی وایە گەوتیان ئەو ئیشەی بەڕێز کردە ئیشی وەزارەتەوە ئیشی ڕێکخراوی گەورە ئیشی وەزیرە ئیشی حکوومەتە بەڕاستی یعنی من بە تەنیا چونکە ئەو برادرین لەگەڵ من بوون بە ناو لەگەڵ من بوون یعنی من بەخۆم بە تەنیا کردم هەر هەموو شتێک بە تەنیا کردم ئەخیری لە بۆ مەسلەی تەبع و شتی وا مەسلەی پۆستەر و دلیل و کە دلیل لەبەر بێ پارەی پێم نەکرا بەڕاستی دەنا زۆر نیەتم بوو ئەوەشکەن بەس بابینەوە سەر شتێکی دیکەی کە گرنگ ئەوەی مەسلەی سیمینارەکەی کاک ئالان کە زۆر بەڕاستی جێی بایەخ بوو زۆر زانیاری زۆر باشی باس کرد هەرچەند لە کوردستانیش ئەو سیمیناری کرده بوو بەڵام بۆ ئەوانە ئێرە زۆر نوێ بوو یعنی باوەڕکە زۆر بەیان یعنی زۆر بەیان زۆر وەکو ئەبلەق بووبوون یعنی کە زانیاری ئەوها دەبیستن دووبارە ڕێزمە بۆ هەیە ویستم شتێکی کەش بکەم لێرە بەڕاستیەکەی ویستم هەر لە ناو دیدارەکە باسی موزیک بکەین لە فیلم کەم موزیک ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لەگەڵ ڕێزم بۆ بوارەکانی کە بەڵام موزیک یعنی گیان دەداتە دیمەن گیان دەداتە کەسایەتی لەو سۆنگەیەوە پەیوەندیم بە کوردستان کرد یەک دوو برادر دواتر پێمیان گوت کە تابان محسین زۆر ئەوەیە گوتم دەزانم خۆی تابان هەر لە تەلەڤیزیۆنش پێکەوە بووین ینی هاوکار بووین ئەوتم باشە من پەیوەندیم بە تابان خانەوە کرد دیارە ئەویش التیزامی خێزان و منداڵ ئەوانەی هەبوو ئەگەر نادەمیست دوو سمیناربی بەڕاستی سمینارێکیان لەسەر مەسەلەی بەرهەم کە چۆن بەرهەم دروست بکرێ بۆ بڵین کەسێک پێوێ بەرهەمێک دروست بکات چی بکات چنێکە یەکێکیان بابەتی مۆسیقا کە وەش باسم کرد کە زۆر گرنگە بەداخەوە نەیتوانی ئامادە بێت تەناتوانیمان ئەو سمینارەی کاک ئالان بکەین لەبەر بێپارەیی زۆر بابەتمان پێنەکرا چونکە هیچ پارەمان نەبوو ڕاستیەکەی یەکێک لە سیفەتی دیدار ئەوەیە کە یعنی دیدار ساز بکات لە نێوان دەرهێنەرەکان نازەم لەگەڵ میان ناکاک سەرکە من ویستم ئێستا ئەو پرسیارە لێ بکەم چونکە من لە عێراق لە بەغا و لە سلێمانی و لە کەرکووک و لە هەولێری شەوانی کە بینی بووم جاران دیدار کە ئەکرا دیداری شانۆی یا مڵتەقە دیدار جیاوازە لەگەر فستیڤاڵ ئەوەی لە دیدارە هەیە زیاتر با بڵێن جارێن نخبە زۆر لەوێن گروپی هونەری تایبەت بەو بوارە زۆر لەوێ بن وەکو ئەوان لەوێ بن بۆ نمونە فیلمێکە نیشانە درێ دوای دێنگەن گەشە لەسەر فیلمەکەکەن هەر ئەو ڕۆژە بێ یا ڕۆژی دوای ئەوە بێ چۆنی سازەکات ئەوەیان لەسەر خشتەی بەڕێوەبەرانی دیدارەکەیە جا من ویستم پرسیاری ئەوکەم ئایا ئێوە هیچ گەنگەشتان لەسەر فیلمەکانە کرد یا بەس بینین بوو تەواو خۆی گەنگەشەمان لەسەر فیلمەکان نەکردیە و چاچیش دەزانم کە پێویستە گەنگەشە لەسەر فیلمەکان بکرێ یعنی هەر فیلمێک بۆ نمونە نیو سەعاتێکی پێ بدرێ بەڵام هەر هەم ئەو بابەتانە لەسەر مەسەلەی بودجە ڕادەوەستی بەڕاستی بۆ نمونە تۆ هۆڵێک دەگری هۆڵەکە بۆ 2 ڕۆژ دەیگری یان بۆ 4 ڕۆژ دەیگری یان ئەتر بە جۆرەی ڕێککەوت و ئەوانە ئەمە پارەی هۆڵمان نەبوو ڕاستیەکەی ئێمە گەڕین زۆریش یعنی هەتا لە مانجی 4 ناوەڕاستی 4 و ئەوانە بوو کە من ینی 2 مانگ زیاتر بۆ خەریک بووم زۆر ڕەشبین بووم بەڕاستی لێت ناشارمەوە ڕەشبین بووم یعنی هۆڵ دەستن دەکەوت چونکە من ئەو کات زانیم کە پێویستە هۆڵ ساڵێک زووتر تۆ ئەم هۆڵە بەکرێ بگری ئامادەیکەی ڕاستیەکەی زۆر هەوڵمدا چوومە شارەکانی دەوروبەرمان
یعنی باوەڕ بکەن 6 مانجی ڕەبق سیارەی خۆم خستە خزمەتی دیدارەکە جگە لەوە خێزان و ماڵ و ئەوانم خۆت دەزانی لە کوردستانەوە 2 ساعتمان بینە ساعتمان بینە لە کات بۆ منە 5 بەیانی تەلەفۆنیان دەکردیان شتی لەوە زۆر حالەتی لەوە شۆ پێویست ناکەوانە وەک دەڵێن بەس ئەی من پرسیارێکی کە هەیە جیاوازی دیدار و فیستیڤاڵ ئەمەی کە ئێبەڕێستان کردان ئایا جیاواز بوو لەگەڵ فیستیڤاڵە یان نەر فیستیڤاڵ بوو بەس ناوەکەی دیدار بوو ڕاستیەکەی من دیدارم ینی هەتا لە بینی خۆم ناوم لێنا دیدار بە تامی فیستیڤاڵ ینی چۆن مەسەرەن ئایسکرێمەک دەخۆی بە تامی کەرەمێل و ئەوانە ینی دیدار نەبوو بە ڕاستیەکەی بەڵام من نەمویست ناوێکی گەورەی لێ بنێ زین چۆنە ویستم هەنگاوی یەکەم بە ناوێکی بچووک دەست پێ بکەین دواتر گەورەیکەین یعنی ئەگە توانیمان بیکەین دەنا فیستیڤاڵ حسابە ینی خۆ تۆ ئەگەر فیلمت توانیت لیژنەت هەبی بۆ هەڵبژاردننی فیلم و توانیت فیلمەکانت ئەوە بکەی ئەو شتێک کە پێویستە فۆکسی بخرێتە سەر بکرێتە سەر بڵین میزەی فیلمەکان دیاری بێت و ئەوانە دواتر خەڵات بدەیە فیلمەکان فیستیڤاڵە ینی لەوەی نەقسانەکە پێویستە مەسەر لە زیاتیەوەی 2 ڕۆژ فیلم لێ بدەین و ڕۆژێک سمینار بکەین هەفتەیەک بواە زۆر جوان ینی بۆ ئەو 23 فیلمە هەفتەیەک بواە بۆ هەر فیلمێک سعاتێکمان بدا بواە کە مناقەشە بکرا بواە خەڵکە بیزانی باە خەڵکە لێی تێگەیشت بواە چونکە زۆر بابەت هەیە لە ناو فیلمدا ئەگەر دەرهێنەرەکە تشتی نەخاتە سەر لەوانەیە بینەرێکی ئەنی بینەرەکان هەمووی تێنەگەن یانەوەتە بینەران ڕئیان هەیە ڕئی پێچەوانە و باشیان هەیە لەسەر فیلمەکە هەرچەندە من چم کرد تاوان تیمێکی ڕاگەیانم دروست کرد بوو هەر لە کچەکانی خۆم دروستم کرد چونکە ینی کەسکە نەبوو مەسەن دەبواە پارە بدەم مەسەرن 2 کچی خۆمم ڕاستپارت کە ئەوە بکەن مقابلاتی خەڵک بکەن کە ڕئی لەسەر فیلمەکان ئەو شتانە هەم کردە ڤیددیۆ دام ناوە ینی ئەو ئینتەرویوانە ڤیددیۆ دام ناوە ینی ڕیاکسیۆنی ئەوەی بینەران لەسەر فیلمەکان چۆنە کام فیلمت پێ باشەیە لەو پرسیارە نەبوو کام ئەوە ینی دەکرا لە دانیشتن چونکە کاتی خۆشێمە لە هەولێر فیستیڤاڵی ئاڵای زێڕینمان کرد خۆم کەسێک بووم لە ناوی پاش فیلمەکان کە تەواو دەبوون دەرگای گفتوگۆ دەکرایەوە مەسەرەن خۆم یەک لەو فیلمانم لەوێ هەبوو بە ناوی جوانترین مردن مناقشە دەکرا و خەڵکە قسەی دەکرد و ڕێی دەدا بزە بدوایە بەڵام لە کوردستان تۆ دەتوانی هۆڵ هەر هۆڵێکی هەر قەبارەکەی هەر چەند بێ و چەند کورسی بێ توانی بە یەک تەلەفۆن وەری بگری تەلەفۆنێک دەکەی دەڵێ من بۆ هەفتەیەک بۆ 10 ڕۆژ ئەم هۆڵم دەوێت زۆر زۆر بەرامبەری پارەیەک دەدەی یان پشتێکی زۆر بەسیط دەدەی وەری دەگری بەڵام من لێرە لەوانەیە 20 شارم کرد بێت تا توانیم ئەو شوێنە پەیدا بکەم کە فیلمەکانمان لێ پەخش کرد یعنی لێرەوەم دەزانم ئەو هۆڵی کە ئێمە فیلمەکانمان تێدا پەخش کرد یان پیشاندا هۆڵی ئەوە نییە یعنی منش حەزم لێیە هۆڵێکی سینەما بە کوالەتی سینەما شاشەیەکی گەورە بینەر مرتاحتر دانیشتنی سلەم بێت مەسەرەن مدەڕەز بێت کە بتوانێ ئاخر کەسیش بە ئیسراحەت بە ئەوەی بیبینێت ئەتر زۆر لەو بابەتانە بەڵام بوونی ئەم جۆرە چالاکیانە دیدار بێت یا فیستیڤاڵ بێت یاخو هەموو ئەو پێگە فلیم سازیانی کە ئێستا لەسەر فەیسبوک و لەسەر تویچەر و لەسەر ئینستاگرام و ئەمجیانە کە هەر هەمووی پێویستە بە تایبەت بۆ ئێمەی کورد زۆر زۆر پێویستە بەڵام ئەوەی کە من پرسیارەکەم کە کرد چونکە دیدار وەکو وتم تایبەتمەندی خۆی هەیە یەکێک لەوانە لە دیدارە خەڵات نییە و لە دیدارە گەنگەشەی فیلمەکان هەیە بۆ بەرەو پێشبردننی ڕوتی فلیم سازی بۆی بە هەموو هاوکاری ئەو فلیم سازە بین ئەو دەرهێنەرە بین ئەو سیناریۆستە بین و هەموو ئەو کەسانە بین بۆ ئەوەی دوای ئەوە فیلمی باشتر بکەن ئەمە لە دیدارایە بەڵام لە فیستیڤالە چێتە پێشبڕکێەوە
تەنانەت زۆر لە برادرانی کە شوا بزانم فیستیڤالەکەی بێرمەنگهامیش ئەو کە کاکدارۆ ناویان ناوە دیدار بە بۆچوونی من فیستیڤال بێ باشترە هەر ناویشی بنێن فستیڤال هیچ بەکەمی مەزانن هەر چۆنێک بێت چونکە من لێرە لە ئەمریکا بۆ زۆر فستیڤال ڕۆشتوم باوەڕتان هەبێ لە کۆرەدەیەکی کوردستانە 4 فیلم پەخش بکرێ لەوە زۆر باشتر بووە ئێخۆ ئەمریکاشە و ناویشی ناوە فستیڤال وەخەڵکیشە بووە لە کوردستان خەڵاتیان لێر لەوێ وەرگرتووە کردوێتی بە هەڵا وایزانیوە لە هۆلی دووەری کردو کاکە ئەوە فستیڤال ئەو فستیڤالە ئاوایە ئجا بۆیە من یعنی بەو تەواضعەوە ئەڵێم یعنی چی بەڕێستان کاکەمیر چی کاکە دارۆ و چی برادرانی سوید کە ئەوانە شەر دیداریان کردووە با ناوی دیدار لابەرن چونکە گەرە ئەو گەنگەشەیە نەبێ و با بڵێن ئەو ماهێتەی دیدار نەبێ ناوی بنن فستیڤال قەیچێکە هیچی کەمترنیە چونکەوەیشی فستیڤالتان کردووە بەڵێ من باسم کرد دەڵێم دیدارمان کردو بە تامی فستیڤال یعنی خۆی خەڵاتی کە تێدا بوو کە پێش بڕشێ بوو ینی فستیڤالە ئەوە بەڵام ڕاستیەکەی چونکە ئەزای چۆن کاک سەرکەوت من لە ئەڵمانیا مەسەلەن ڕاستە چەند ساڵێکە لێرەم بەس زۆر بابەتێ مرۆڤ تا لە وڵاتێک شارەزا دەبی باشتر یعنی من گوتم با قسەیەکی گەورە نەکەم حەزم لێ نییە قسەیەکی گەورە بکەی دواتر شتێکی بچوو بکەی وتم با قسەیەکی بچوو بکەین شتێکی گەورە بکەین بەڕاستی ئێتر حەفت خەڵاتی ڕئیس دەستان خۆ کاک ئەمیرجان من پرسیاریکە هەیە لەو دیدارە بینەر ئەلبەتە سینەما فیلم کە پێشکەشەکرێ بۆ کێ بۆ بینەرە بینەر لایەکی کەی هاوکێشەکەیە بینەرەکان کێ بوون بینەرەکان زۆربەی ڕەوەندی کوردی بوون لە بڵین لێرە بە تایبەتیش بڵین ئەو شارانەی کە لە نۆردراین فێستیڤالن لە هەرێمی نۆردراین فێستیڤالن بەڕاستی لە دوورەوە نەتواندرا بێن ئەگەر ناز زۆر کەس دەهاتن بەڵام خەڵکی ئەڵمانیشی لێبوو خەڵکی پۆلۆنیشی لێبوو کە فیلمەکانیان دەدیت و لە دیدارەکانیش هەیە کە دیدارمان لەگەڵ یاساس کردووە کە پێیان شتێکی زۆر باش بوو ینی هەتا باسی ئەویان کرد گوتیان زۆر سوپاسان دەکەین کە وەرجێڕشتان دانابوو چکە من یەک لە کچەکانی خۆم کردبوو وەرجێر خاتونێکی شێ بە ناوی لە بینەکەم سروشتخان کە ئەو وەکو پێشکەشکاری دیدار و یان فستیڤالەکەمان بوو بینەر ینی زۆر زار دەگوترێ دەیانگوت ئەوانەی کە بەشدار بوون دەیانگوت بۆ ئێرە زۆر باشە چونکە ئێمە ئەوەشمان نەبوو ڕاگەاندنمان لاواز بۆ کوتم من بەتەنێ بوو ینی نەمانتوانی بوو مەسەلەن پۆستەر دابەشکەین لە شوێنە کوردیەکان لە فیلم شتی فتونگەکان بڵێن ئەوانەی بەڕێوەبەراتی سینەمەکان لە شارەکان ینی دەست بەتەنێ بووم دەسم نەگەیشتە ئەو بابەتانە یەکەم هەنگاو بووە ئاخر فەرقیشەکە یەکەم هەنگاو مادام کەسێکی بەڕێستان کەسێکی چالاکن ئەلبەتە لە ئایندەیە لە دیداری دووەمە لەوەیە بیکەنە ناوی بگۆڕم بۆ فستیڤال لەوەیە ئیشەکانتان زیاتر ڕێخان و گەورەتریشی بکەنەوە چونکە سوود لە کەموکوڕەکانی پێشوو وەرەگرن بەو هیوایەی من ئەڵێم بەو هیوایەی لە دیداری ئایندەیە هەوڵدەن بینەری ئەڵمانی یان ئەوەی کە لەو دەوروبەرە نزیکن ئەوان زیاتر بێن بۆ سەیری فیلمەکان و بینەری فیلمسازی بڵین ئەڵمانی و ئەوانی تربێن بۆ سەیری فیلمەکان چونکە زۆر ئێمە ئەوەی کە کورد پێویستی پێێتی ئەمڕۆ سینەمای کوردی پێویستی پێێتی ئێمە پێویستمان بەوەیە فیلمەکانمان تامی فیلمەکانمان بگاتە دەرەوەی وڵات بۆ ئەوەی ئەو فیلمانە لە کوردستانە قەتیس نەمێنن بە زەرەرێکی زۆرەوە کە پارەی خۆی دەرینایەنێت ئەی بۆ لە هۆڵە جیهانیەکانە لە ئەڵمانیایە لە کۆمەڵێ شارە نمایش نەکرێت بەچی ئەکرێت ئەم هەنگاوە یەکێک لەو هەنگاوانی کە ڕێ خۆشەکە بۆ ئەو فیلمانەکە لە دەرەوە نمایش بکرێن بابەتی لەم کارانی ئێوەیە دیدار و فستیڤالە و ئاشناکردنێتی بە بینەری
خەڵکی ئەو وڵاتی کە لێژن. بەڵێ خۆی وەک پێشتریش ئاماژەکەم پێدا باسی هەرێمم کرد، خۆی گرفتەکە لەوەی ئێمە پێویستە خۆشەویستی هەبێ لە نێوانمان. پێش ئەوەی فیلمکار بین خۆشەویستی هەبێ لە بینمان، پێش ئەوەی بەقاڵ بینە بێ خۆشەویستی هەبێ لە بینمان. ئەوە گەورەترین خاڵە. بۆ نمونە با هەر وەکو گرەی باسی بکەم، ئەمە چۆن دروست دەبێت؟ تۆ خۆت کوردی نەیە ناو هۆڵەکە، دەرهێنەرێک کووردە بانکێشتم کردیە، هاتووە باوەڕم پێ بکە ژماردم 8 دقە دانیش لە هۆڵەکە. ئەگە تۆ کورد بی نەی سەیری شتەکانی خۆت بکەی. بۆ نمونە بیانیەک لەبەرچ دێ سەیری شتەکانت دەکە، بیانیەک چ شتێک پاڵی پێوە دەنێ بێ سەیری بکە، هێشتا ناتناسی. سەرتاش باسیەوەمان کرد مەسەلەی ناسین. تۆ نایناسی، تۆ ئێستا تۆ جارێ دەبی خۆت بناسیێنی، تۆ بڵێ کاکەوە کوردین، تۆ ئەگەر کورسیەک پڕکەیەوە وەکو دەرهێنەر 5 کەسیش لەگەڵ خۆت بینی کورسەکە پڕکاتەوە. بۆ نمونە ئەگەر خەڵکێک وای دیت کە خەڵکەکی زۆر لە شوێنێکە، ئەویش دێتە ژوورەوە، کە نێتە ژوورەوە فلم نەبینێت سوزانێ کورد چێە. بۆ هەندێک ئەڵمان مقابلەیمان کرد، وتیان وڵات زۆر سەرنجڕاشێش بوو، بەڕاستی زۆر پێمان خۆش بووە فیلمەکە. یعنی بۆ ئەمە نەگە فیلمەکەی خۆم پیشانی ئەمریکیەکاندا یەک لەوانە سەرۆکی شارەوانی یەک لە مقاتعەکان بوو، وتی بەڕاستی فیلمێکی زۆر باشماندی، زۆر ئیشێکی باشماندی، یعنی زۆر خۆش بوو، ئەو ڕۆل نوێ بوو بۆمان. یعنی تۆ بە خۆت ناهەی بۆ گلەی لە خەڵک بکەی، یعنی تۆ بێ 8 دقە دابنیشی، تۆ دەرهێنەری، تۆ دەرهێنەر دەبووە بێ بڵێ کاکە ژیانەوە من زووتر هاتم چی پێویستە. ئەوە زۆر گرنگە، کاکسێکەوت گرنگترین شت ئەو بابەتەیە. بەڵێ کاکە میری، ئێمە کێشەیەکی کێشەمان لەو تەوەرەیە، لەو چەمکەیە زۆر قورسە. بۆ نمونەیە مەگەرتەوە کە باسی هەرێمەکەیت، هەرێم تا ئێستا کێشەی موچەی هەیە، موچە بە فەرمانبەری خۆی نایەت. ئیتر چۆن مەسەلەن لا لە فیلمی کوردی بکاتەوە، لە دیدار و لە فیستیڤاڵ بکاتەوە. ئەمە یەکێک و هەنگاوێکی کەش کاکە میرجان میلەتی کورد بەوە ماوە لە سەرەتای مێژوە تاکو ئێستا بە هونەرمەند ماوە. ئەو هونەرمەندە میلیانەی کە بەیت و لاوک و حەیرانیان گێڕاوەتەوە، دەم بەدەم هاتووە مێژووی کوردیان بۆ ئێمە هێشتۆتەوە. شاعیر و ئەدیب و نووسەرەکانمان کێیان کام هونەرمەندی کورد با بڵێن کورد و تەنیاڵە قڕانێکی دەستکەوتووە، هەمووی هەر لە گیرفانی خۆی کردوێتی. اینجا ئێستاکەشە میشەی بەڕێزە دەویشەوەتە من یا کەسانی تر یا برادرانی تر کە خەریکن، ئەگەر لایەنێک شتێ پارەشیان دەستکەوێ، ئەو پارەیە ئەوە نییە بەقەد ئەوەی کە ئیشە قورسەکەی پێبەن بەڕێەوە. و هەرە و فیلمانەشی کە دروست دەکرێن و کە بەڕێستان بینیوتان و نیشانە درێن، زۆربەی پارەی دەست نەکەوتووە. با ئێمە واداننین بڵێن نانەوەی خواردوێتی ئەوە پارەی خواردووە، وا بزانین دوو لە ڕێەوە هەمووی هەردزە و قۆڵ بڕە و بەس پارە خۆرە و بە ئەوانە جیاکەینەوە، ئەوە جیاوە بەڵام خەڵکێک شێ بە دڵسۆزی، یعنی ئەم میلەتە بە کەسی دڵسۆز ماوەتەوە بە دڵنیاییەوە. ئەوە زۆرە و با چاوەڕێی دەسی دەسەڵات و حەزب و ئاغا و شێخ و چۆخا و ئەوانە نەکەین. من لە مێژە چاوەڕێنیم بەڕاستی، ینی ئەمڕۆ نییە لە مێژە، بەڵام قسەم لەسەر هاو پیشەیە، ئیتر ئەویش کێشەیەکی کەمانە، ئەوانیش هەن. بڵێ مەبەستم لێرە ئەوەیە تۆ وەک دەڵێ خۆت کاڵای خۆتت نەوێ بیانی نایەوێ، یان ژمارە ئەوانەی کە دایانەوێ کەمن. هەرچەندە من حەزم لێ بوو خاڵک باس بکەم لێرە. من طبعاً کۆنتاکتم لەگەڵ کۆمەڵک ڕێکخراوی تایبەت بە فیلم و گرنگی دەر بە فیلم و ئەو بابەتانە هەیە. مثلەن یەک لەوانە فیلم شتیفتون کە بڵین بارۆبەراتی سینەما، مثلەن کۆنتاکتم هەیە لەگەر ئەوەی دووسلدۆرف، لەگەر ئەوەی کۆڵن، کۆنتاکتێکی باشم هەیە، ئەوان پێشیان خۆشە زۆر، بەڵام ئەوان دەڵێن
تۆ 10,000 من بدێ هەتا ئێمە 20,000 بدەینێ سیرکە یعنی ئەوان دوو بەشی دەدەنەگەمە بەشێک بدەین بۆ نمونە یعنی یەک لە ئاچکە فلم شتیفتنگ زۆر گرنگە لە وڵاتە لێرە یعنی ئێستا زۆر زار لە کوردستان باز دەکەن دەڵێن کاری بەڕێوەبەراتی سینەما نییە پارە بداتە فلم و ئەو شتانە هیچ وانە ئەمە هیچ ڕاست نییە کاری بەڕێوەبەراتی سینەمایە پارە بداتە دەرهێنەر فلم دروست بکە یان بیداتە بەرهەمهێنەر فلم دروست بکە با مستەواشی باش نەبێت دەبێت پارە بدا تا تو کۆمەڵێک خەڵکی باش دروست دەکەیت جا من بەبستم لێرە لەو یەک بە دووەیە ینی ئەوان دەڵێن کاکە ژیان تۆ 10,000 مان بۆ بینە لە وڵاتەکەی خۆت ئەمە 20 دەدەینێ توانی باشترین فیستیڤالی پێ بکەی لێرە پشتیشت دەگرین جا ئەوانە ئەوەشیان زۆرە ئەزانین چۆن بابەتی لۆجستیان زۆرە بۆ نمونە دەتنێرنە چاپخانەی خۆیان چاپخانەی تایبەتیانێ بۆ مەسەلەی پۆستەر و ئەو بابەتانە دەتنێرن مەسەلەن بۆ نمونە من کۆمەڵی قەڵەم دروست کرد بوو لەسەری نووسرا بوو دیداری فیلمی کوردی لەو بابەتە یانی دەتنێرنە ئەو شوێنانە بە لێزەر دەینووسن شتی زۆر بابەت ینی نەچمە ئەو تەفاسیلە زۆر کاتمان دەبە بەڕاستی دەستگایەکی دیکە هەیە زۆر گرنگە ناوی کاباڤیلە ئەمە زۆر کۆنتاکتم هەیە لەگەڵیان ئیشیشم لە بۆیان کردیە پیاوێکی لێ ناوی هێرکلاینە پێ دەڵێن ئەمە ساڵانە فیستیڤالی تایبەتیان هەیە بۆ موزیک جاشتی زۆر سیر پیشان دەدەن زۆر سیر لە وڵاتان بانگ دەکەن دێن لەوێ لە کەش و هەوای زۆر سیر ئیشی خۆیان دەکەن زۆریشان پێخۆش بۆ ئەوانیش بەس دووبارە دێنەوە دەڵێن ئێمە یەکلایەنە ناتوانین بیکەن ئەگەر دوو دەستە نەبێت ینی کەمە بزانین تۆ دەڵێ ئێمە بڵێن بێ و چێ ئاوها بەو شێوەیە شوێنێکی دیکە هەیە پێ دەگوترێ میدیەم پرۆیەکت ئەوە لە شارێکی نزیک خۆمە 25 دقە لە من دوورە کۆنتاکتێکی زۆر باشمێ لەگەڵیان ئەوانش زۆر هاوکارن باوەڕ بکە سیناریۆیەکم هەبوو چوومە لای ئەوان لەسەر خاتونێکی ئەزیدی بوو ویستم بیکەم زۆریان پێخۆش بوو هەموو جیهاز و شتیان خستە بەردەستم بە کامیرەی فۆرکەی و بە مۆنتاژ و بە لایت و هەموو شتێکیان هەیە ستۆدیۆیان هەیە شتیان هەیە بەڵام باوەڕکە هەر کوردەکەی خۆمان ڕێگری دەکا لەوەی کە تو بەرهەمێک دروستکەی لەو ئەڵمانیا 4 ساڵ پێشێستا باوەڕ بکە ڕۆژێک تەسویریشم کرد ئەو کورتە فیلمە هەر کوردێکی ڕۆژاوایی ئیشەکەی لە من تێکدا فیلمەکەی سەقەت کردم ئەوە تو خۆت دار ئەگەر کرمی لە خۆی نەبوو تەمەنی 1000 ساڵ ئەوە زۆر گرنگە تۆ دەبێت خۆت پاککەی تا تۆ خۆت پاک نەکەی چۆن دەچی ڕوو لە خوا دەکەی خۆت پاکەوە جا من نەچمە زۆر ئەو بابەتانە شتێکی نازانم چی دیکە حەز لێ باس بکەین کاک سەرکەوت وڵی ئەوەی کە هەیە سەبارەت بە دیدار بایەخی دیدار یعنی بۆ دیدار گرنگە بە تایبەت لە دەرەوەی وڵات نەک لە ناوەوەی وڵات لە دەرەوەی وڵات بۆ گرنگە بۆ پێویستە بۆ ئیشی بۆ بکرێت خاڵێکی زۆر گرنگە ئەوە بڕاستیکەم لە سەرتا شتێکم باس کرد کە هاتمە ئێرە یەکسەر بیری ئەو بابەتەم کرد با نمونەشی خۆمت لە بۆ باس بکەم من کورتە فیلمی جوانترین مردنم کردیە کاتی خۆی 2005 کە دووەم پرۆژەی من بووە زۆر دەنگدانەوەی هەبووە یعنی زۆر باس کرایە و غەدریشی لێ کرایە من لە سۆنگەی ئەو کە نەمتوانی ئەو کورتە فیلمە بنێرمە فیستیڤالەکانی دەرێ زۆر حەزم کرد ئەلێرە دیدار و فیستیڤال و ئەو بابەتانە هەبێ کە بتوانین ئەو دەنگ و ڕەنگە بینین و زۆریش گرنگە کە تۆ بتانی کۆمەڵێک فیلم بینی لێرە پیشان بدەی با هەنگاوی یەکەم کەم خەڵکی بێگانە بێت بەڵام دواتر هێواش خەڵک پەیدا دەبن یعنی یەک لەو ئەڵمانە نەپرسیان گوتیان ئەمە یەکەم جارە دەکرێت ینی
دیارە نیانزانانی پێشتر شتی وا دەکرێت ئەوە خاڵێکی لاوازی خۆمانە کەمە نەمانتوانێت پێیان بڵین کاکەجیان فەرمونون ئەوە جاری دەیەم تۆ ساڵی یەکەم ژمارەی بەشدار بوو 10 کەس بووە ئێستا ببێتە 200 کەس 100 کەس 50 کەس جا بەڕێی من فعلەن وەک بەڕێست باس کرد هەنگاوێکی زۆر گرنگە کە بتوانین سۆنگەیەک سەکۆیەک دروست بکەین بۆ فیلمی کوردی و هەر لەو بابەتەوە کاک مەهدی ئومێد پەیوەندی کرد پێشەوەی دیدارەکەمان ئەوە بکەین گوتی حەزم لێ فیلمی ئەسب ئەوە بکەین یعنی پیشان بدەین لێرە ڕاستکەی زۆرم پێخۆش بوو کە پەیوەندی کردو ئەوانە هەرچێ پەیوەندی کرد من ڕێزێکی زۆر تایبەتمدا و بەس پێم گوتم ئەمە فیلمی کورد پیشان دەدەین فیلمی درێژ پیشان نادەین بەڵام لێرەوە من حەزەکەم ڕای بگەینم کە شتێکی زۆر گەورەمان پێ دەکرێت ئەویش ئەوەیە ئەو فیلمە درێژانەی کە لە کوردستان دروست دەکرێن دەرهێنەرەکان ئەگەر حەزیان کرد کۆنتاکت بکەن بابیکەن لە ئاسانکاریان لە بۆ دەکەم لە هۆڵ پەخش بکرێ تەنانەت دەکرێت لە ڕێی تکتەوە لە ڕێی بیتاقەوە کۆمەڵک بیتاقە بفرۆشتێ ستافەکە و دەرهێنەرەکە قازانج بکەن ببێتە هەنگاویی هەم معنەویش کە فیلمەکەیان لە وڵاتێکی دیکە بڵاو دەکرێتەوە و بەرامبەر بەوە بۆ نمونە فیلمە کە دروست دەکرێت خۆ یەکسەر ناکەوێتە سەر یوتیوب یان لەوانەیە فیلم 10 ساڵی پێدەچێتە دەیخەنە سەر یوتیوب کە مرۆڤ بیبینێ بینینی سەر یوتیوب زۆر جیاوازە بەوەی لەوەی کات و بێ لە هۆڵێک کە فیلم ببینی ینی وەک هەمومان دەزانین ئەو شتە یعنی زۆر کەسیان پێیان خۆشم زۆر کورت پەیوەندیان پێمە کردو تیان لە بەرچی فیلمە درێژەکان ناینن لێرە پیشانی بدەن من زۆرم پێخۆشە و دەشتوانین هەر دەرهێنەرێک پێی خۆش بوو فیلمەکەی لێرە لە وڵاتی ئەڵمانیا لێ بدا کەەوە هەنگاوێکی زۆر گرنگە تۆ ئەگەر بتانی فیلمەکەت لێرە بڵاو بکەیەوە ڕکلامێکی باشی لە بۆ بکەی دڵنیام کۆمەڵە خەڵکی بێگانە دێن خەڵکی ئەڵمان دێن ئەسڵەن ئەگەر فیلمەکە ئەوەی هەبێت یعنی قیمەتی معنەوی لە لای ئەوان هەبێت قەناعەت کە دەتوانی یەک هەفتە 10 ڕۆژ بڵاوی پەخشی بکەی پیشانی بدەیت بینەریشی زۆر باشی دەبیت یعنی ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە ئەسەن هەنگاوێکی زۆر گرنگە ئەوە کە بتانی فیلم لێرە بڵاو بکەیەوە ئەوەی خۆت یعنی من زۆر کەیفم هات بەڵێ خۆی ئەو کارە کاری کەمپەنی پەخش و بڵاوکەرەکانە کە لە هەموو جیهانە هەیە هەموو فیلمێک دوای بەرهەمهێنان کە لێ بێتەوە ئیتر هەوڵەدا پەیوەندی بەو کەمپانیانەوە بکاتوە لە ڕێو کەمپانیانەوە ئەوان پەخش و بڵاوێکەنەوە بە هەموو سینەماکانی جیهانە بەڵام ئەمەی کە بەڕێستانەیەکەیت کە ئەگەر بێت و هۆڵی وا هەبێت ئەو پشتگیریە بکات ئەوە شتی باشە چونکە من لێرە تووشی کێشەی وا بووم بۆ نمونە من ویستومە فیلمێک بێنم لە لێرە پەخش بکرێت بەڵام کێشەی ئەوەیە ئەو هۆڵە کە ئەوێ فیلمەکە پەخشکات پێم ئەڵێ تۆ وەرە کرێکەم بەرێ کرێکەم بەرێ حەقی بەسەرەوە نییە چەندێک کەس دێت بۆ سەیری فیلمەکە و چەندێ پلیتە فرۆشتێت کەواتە فیلمی کوردی لێرە کاک بامەنی قوبادی لە ڕێ کۆمپەنی پەخش و بڵاوەکان فیلمی هێناوە لێرە پەخش کراوە بەڵام ئەوەنە بینەری نەبووە لە کوردستان مەبەستت لە ئەمریکا بڵێ باسی ئەمریکاکەم بەڵام ێستا لە کوردستان قسەکەت زۆر ڕاستە ئەوە کاری کۆمپانیای پەخش و بڵاو کردەوەی وایە بەڵام بە تاکە کەسیش دەکرێت مشکلە نییە یعنی من مەبەستەکەم کاک ئەمیرجان هەم بۆ تۆ ڕوونکردنەوە یادم هەم بۆ ئەو کەسانەشی کە بیانێ فیلم بێنن لێرە پەخش و بڵاویکەنەوە لە ڕێی هۆڵەکانەوە ئەکرێت بەڵام ئەوە زۆر قورسێکە لە چیایە ئەو هۆڵە تا چەند متمانە بە منەکە یا بە تۆ ئەکا یا بەو فیلمە ئەکات کە بۆی ئەو فیلمە بێسە مەسە من مۆنۆدراماکانم مشکلم نەبووە لەوێ دوو هۆڵ هەیە بە من ئەڵێن سەر کەوتوەرە مۆنۆدراماکەت پەخشکە
بڵاوی نمایشی کە بەڵام 50/50 من چوومە لەوێ نمایشم کردووە 50/50 کریەکەم نەداوە لە کاتێکە ئەگەر بێت و ئەو هۆڵە من نەناسێت داوای شەوی 1000 یعنی یەکێکیان داوای $1000 کەمتر نییە یەکێکیان لە 1500 بەرەو سەرەوەیە ئیتر حەقی نییە چەندێک دێن چەندێ پلیتە فرۆشرێ ئێوە من زەرمە بەڵام کاتێکە بە 50/50 لەگەڵ ماکە من مشکلەم نی حەقەکەی خۆشمێڵێمێ بەس ئاەکانیش ئەو ڕێگەیە ئەدەن ئەوە کێشەکەیە کاکە میرجان بۆ اینجا منەڵێم ئەوەی تۆی کەیت ئەگەرەوەت بۆ بکەن ئەوە ئاسانکاریەکی زۆر زۆرە و زۆر شتی باشیشەوە فیلمەکانی فیلم کوردستانیش ئەم بێ مەمنون بن بۆەوە بەڵێ خۆی کاک سەرکەوتجان ئێمە دوو ئامانزمان هەیە وانە ئامانجێکی سەرەتا ئامانجێکی معنەویمان هەیە بەڵێ دواتر ئامانجێکی مادیمان دەبێ هەبێت کە تۆ ئامانجە معنەویەکەت ئەوەیە فیلمەکەت بێتە وڵاتێکی کە لێ بدرێ ئەگەر لە هەر جارێکی بڵاوکردنەوەی 20 خەڵکی ئەزنەبی بیانی لێبێت زۆرە وایە تۆ دەبێت سەرەتا لایەنێ معنەویەکە وەربگرە دواتریش فعلەن منیش دەزانم هۆڵە پارەی کرێکە دەدەی ئیتر ڕۆژی بە چەندە دەیدەی بەڵام ئەگەر تۆ ڕێکلامێکی باشت هەبوو هۆڵەکەت ئەگەر 50 کەسی گرت 50 تکتت بە 20 یۆرۆ فرۆشت پارەی ئەوکەت دا ینی پارەی هۆڵەکەت دا لەوانەیە هۆڵەکە ببینێ بینەرت زۆرە من ئەوە بەسەمە ڕێکە تەرحێکەکەم یعنی من خۆم لە ناو کێشەیە بوومە بەڵامی ترەوە لە ئەمەی تۆ گەر چارەسەر کردبێ و گەرت بتانی چارەسەریکەی ئەوە شتێکی باشە بۆ برادرانە و برادرانە بۆ پەیوەندی پێوە نەکەن ئەسڵەن ئەبێت تموحیانەوە بێ فیلمەکانیان لە دەرەوەی وڵات نمایش بکرێت بەڵێ من شەمە بەستم ئەوەیە تۆ بهێنت دەرەوە مەنیوەنیا لەوانەیە هەر لەوانەیە کە ئامادە دەبن لەوانەیە سینەماکاری تیابیانی لەوانێ ینی کۆنتاکتێکی سینەمایی دروست بێ مەسەرن بەر لە نێوان ستافەکە و لە نێوان ئەو جیهەتە مەسەر بۆ نمونەگە فیلمەکە زۆر جوان بوو دەنگۆی دەبێت لێرە تەبیعەتێکی زۆر سەیریان هەیە کاک سەرکەوت خەڵکێکی زۆر لەسەر لە بینینی فیلم دەبینیەوە مەسەرەن دەچێ سینەما هەر زممەی دێوەکەوەی جاری جاران کە لە سینەمای سەلاحەدین و حەمرا و ئەوانە خەڵک ئەوها سڕی دەگرت لەسەر تکت لێرە ڕاستە سڕە ناگرن لەسەر تکت چکە ئۆنلاین ئێستا ئۆنلاین هەموو شتەکان بە ئۆنلاین دەیکەن سڕە ناگرن بەڵام کە دەچێت ناو ساڵە برین هۆڵەکە پێشەوەی بچێ ناو فیلم بینین هەست دەکەی کە خەڵکێکی زۆر حەزی بینینی فیلمی هەیە و ئێمە تا ئێستا ڕیکلامێکی وامان نەکردو بڵێن ئێمە وا فیلمێکی کوردی پەخش دەکەین و بە زمانی ئەڵمانی و یعنی ئەزین چۆن کوردەواری قسەیەکی دەڵێت مەسەرەن دۆڵی بۆ لێدەین کاکە گیان ڕێکلامێکی باشی لە بۆ بکەین کۆنتاکتێکی باشی لە بۆ بکەین خەڵکەکی ئەڵمانی برادرمان هەیە تیان بگەێنین کە فەرمونون فیلمی کوردی ببینن وەنیە چیرۆکی کوردی ببینن تا ئێستا چیرۆکی ئێرانیان بینێت چیرۆکی عەرەبی مەسەرەن ڕاستە هەندێک فیلمی کوردیش لێرە ئەوە بووە یعنی بۆ نمونە فیلمی مانۆ خەلیل و هەندێک کەسی دیکە کە لێرە بینەری هەبووە بەڕاستی بۆ ئەو بینەری دەبێت بۆ ئیتۆش بینەری دەبێت ئاساییە کاک ئەمیرجان لە کۆتایی حەزەکەم بزانم بەڕێستان ئەگەر شتێکت هەیە باسی بکەین من نازام هیچ پرسیارێکم نەبوو و برادرانش کەسم نەبینی پرسیاریان نەبێ بەس کاوە کەرکوچی کە ئەویش ئەندامێکە لە لێژنەی بەڕێوەبردننی دیداری فیلمی کوردی لە بێرمەنگهام ئەوەڵێ تاکو ئێستاش قەرزارین و کۆڵیش نادەین ئەوەی نییە کە باسی ئەومان کردم ڕێکخراوانەوەی بەڕێستان ئەرکەکە کەوتۆتە سەرشانی کەسانی دڵسۆزەوە کە ئیشەکە بکەن و زۆریش ئەوە نەبوو من شتێکی واموتەویش تاکید لەسەرەوە کاتەوەڵێ ئێمەش ئەوەی بێرمێنگامەوانە شەو دیداری ئەوانیش تاکو ئێستا لەسەری قەرزارن بەو هیوایی کەس قەرزار نەبێت بەڵام بڵێ ئەمن ڕێیەکم هەیە لەس ڕێزمێ بۆ کاوە کەرکوچی دەستی خۆش ڕاستیەکەی ئاشنا نەبووم پێی چونکە ئەومان نەبووە کۆنتاکتمان نەبووە
بەس لێ ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان جا ئەگەر ئەوان قەردار بن کە ئەوان سپۆنسەریان هەبووە بۆ نمونە حکوومەت یارمەتیانی داوە مەسەلەن چکە لە ڕکلامەکە بینیم ینی کۆمەڵک جیهەتە یارمەتیانی داوە من لەناو هۆڵەکە تەنها ئاڵایەکی کوردستانم هەبووە یعنی هیچ لایەنێک بە 1 سنتیش یارمەتی منی نەداوە ڕێز تۆ زیاتر قەرزاری ئەی بڵێ ناخۆی هەر ئەوەیە کاک ئەمیرجان من مۆنۆدرامایەکی خۆم بۆ فستیڤاڵێکی جیهانی لە نیویۆرک هەڵبژێرە بچم لەوێ نمایشکەم 1500 مۆنۆدراما تەقدیمیان کرد بوو 50 هەڵبژێرایەکێ لەوانەوەی من بوو ئێکەچوم لەوێ نمایشم کرد کرێی هۆڵەکەمدا و تەسەور کە بیمەی هۆڵەکەشمدا و با بڵێ نێواڵێن فرزەیکرین وابزانم فرزەیکرین تر سێرەکەی بەنگلیزیەکەی پێڵەن ئەنشورانس یان با بڵێن عەرەبیەکە تەئمین بیمە من پارەی ئەوانەشمدا نزیکەی وابزانم 6,000 سەرف کرد و بەخوا فرسێکشی نەگرتەوە خەمەچم وەرنەگرت ئیتر هەمووی ئەوەیە مەجبوری بەس خۆشمان بۆ ناگیرەگەر نەیکەین بابزانم کاکۆمەر چی وابزانم پرسیاری هەیەیان بۆ چوونە ئەڵێ منیش وێ ڕای دەستخۆشیم بۆ کاکەمیر تکام وایە ئەو کەم تەرخەمیانەی لە دەوروبەر ئەبینی و باسییانەکات ساردیان نەکاتەوە کەسانی وەک تۆ زۆرن و بەرهەمیشیان هەبوو و لە بنەڕەتیشدا هەر ئەم خەڵکانە مێژوو دروستەکەن من هاوڕاتم و منیش هەر هەمان شتم بە کاکەمیر وت ئەرکەکە لەسەر شانی ئێمەیە لەسەر کەسانی شانی کەسانی دڵسۆز و هۆشمەندە بۆیە ئەم میلەتەش بۆ ماوەتەوە من بەڕاستی سوپاسی ئەو کۆمنتەی دەکەم بەڕاستی چاوی ماز دەکەم قسەکەی 100% ڕاستە بەڵام ئەوەی ئەمن ئازاری پێدەخۆم هەر لە ئەزەلیشەوە هەروە بۆم یعنی هەمیشە باسی ئەوم دەکردم گوت ئەگەر یەکی دڵسۆزمان هەیە با بیکەینە 2 بیکەینە 3 تا بتوانین نادڵسۆزەکان یعنی بچنە لایەک دڵسۆزەکان بتوانن کارەکانی خۆیان بکەن ڕاستەکە کاکۆمەر سوپاس دەکەم کاکەژیان دیداری بێرمەنگامەڵێن ئێمە هیچ هاوکاریەکمان لە کوردستانەوە وەرنەگرتووە ئەو لۆگۆیە نوێنەرایەتی حکوومەتی لەندەنە من بەزانین چێخۆ من لە وەزارەتی ڕۆشنبیریش ناکەم بەڕاستی بەس ڕسمێکم دیت سەگلە یەکیان لێ دەکەم هەر برایانە ڕسمێکم دیت زۆر لۆگۆی حکوومەت و لۆگۆی هەندێک شتی وا بوو یعنی بینیم چونکە لۆگۆ کە دادەندرێنی ئەو شوێنە یارمەتیدایە بەڕاستی ڕاستە ئاگاشم لێ لە ڕێی برادێکەوە کە هەندێک دوکان و مارکێت و شتانەش یارمەتیانیدایە دەستیان خۆش ئێوە باشترتان کرد لە من بەڕاستی نەچوومە هیچ لەو جێ کوردانە تەنها یەک کورد چووم مەطعمێکی هەیە زۆر باشیش دەکا دەیتوانی پارەی 30 نەفەر کەباب بداتە من هەندێشتی پێ بکەم بەڕاستی 30 نەفەر کەباب زۆر دەکا لێرە دەمتوانی هەندێک شتی پێ بکەم بەڵام گوتی باوەڕ بکە لە بۆ شوێنێکی خواپەرستی باید دەمدا یعنی گوتی ئەگەرە تو دەستکورتی و هەژاری یعنی مەبەستی دەرۆزە و سوالکردن شتی وایە دەدەمێ بەس گوتی ئەگەر وایە نایدەم گوتم ئەمن لە بۆ خۆم نییە و ئەمن لە بۆ سینەمای کوردیمە لە بۆ دەنگ و ڕەنجی کوردمە و هیچ ئامانجێکم لە پشت نییە ئامانجێک کە شتێکی خۆمی تێدابی یعنی من 6 مانگ خێزانی خۆم لە زەواقنا بەڕاستی هەولێری ئەوها دەڵێن ئەمە لە زەواقم نابوون یعنی 5 بەیانی تەلەفۆنیان کرد یەکی شەو نازام چی 100 مەشکاکیل و ئەوانەمان لە بۆ دروست بوو کۆڵیشم نەدا کردیشمان ئیشەکە زۆریش سەرکەوتوو بوو کە دەڵێم زۆر سەرکەوتوو بوو نەک بڵێ من لە هۆلیۆد عەرزم کردیە نا بەڵام سەرکەوتوو بوو بەوەی من ڕازگۆ بووم
باوەڕتان بێت یەکشتی زۆر سیر باز دەکەم نازانم ئەگەر درێژەی دەدەمیان نا کاک سەرکەوت درێژ دەبێت نا من سەیری شتێکی کەم کرد برادرانی دیداری بێرمەنگهام حەزەکەم لە بینتانە قسەیە بکەم ئازیزان برادرانی بێرمەنگهام وە کاک ئەمیر کێشەکە لێرە با نەبێتە کێشەی بینی هەردوو لاتان من نامەوێت وا باز بکرێت برادرانی بێرمەنگام بڵێن نە ئێمە وەرمان نەگرتووە یا کاک ئەمیر بڵێ وەرتان گرتووە بەڵام هەردوو لاتان لە دڵسۆزیتانایە و من نامەوێت بڕاتە ئەو بابەتەوە و ئەگەر کاکە میریشکاڵێ شتێکەڵێت یان ئێوە کە شتێکەڵێن لە خۆشەویستیایە بۆ یەکتری تکایە مەی بەنە ئەو قاڵبە با حساسێت لە بینتانە دروست نەبێت من ئەوەم پێ خۆش نییە من هەمووتانم خۆشەوێ و ئەمێ لێرە ئەمەی ئەوانیش لابەرم بەس کاکە میرجام نەناخرە من تەوزی حەق دەدەم ئەو جا کاک سەرکەوتجان ئەزانین چێ من تکایە من لە ژیانمدا دائیمەن تووشی ئەو بابەتانە خەڵک بە حساسیت شت وەردەگری من هیچم لێ لەگەڵ هیچ کەسێک خۆشەویستی لێرەوە بۆ یەک بەیەکەیان دەنێرە هەندێکیان دەناسم چاویان ماز دەکەم دەستخۆشیان لێ دەکەم بەڵام من ئەو ڕسمەم دی لەبەرەوە وام گوتیانی و من ئەگەر مەسەلەن دوکانێک یارمەتی بدابووام من حتا چوومە دوکانێکی کەش لێرە مەسەلەن هی مەسلەی پۆست ناردنەوە شتی وا بگوتم کاکە ژیانە تۆ گەر یارمەتیمان بدەمە دەتوانین لۆگۆت شت هەیە لە ناو دیدارەکە دایدێن ناوڵەکە حالەتەیە بەڵە کاکە بیر با زۆر نەچینە ناو ئەو بابەتەوە حەزەکەم با لای لاچین لەسەرەوە لە کۆتاییە چی شتێکت هەیە وەکو ئەوەی کە قسەیەکی بەڕێستان خۆتان لەسەر دروستکردنی دیداری تر من هەموو دیدارێکم پێ باشە و پێشم باشە بەردەوام بن دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم فەرمۆگە بەڕێزیشتان دوا قسە گەر شتێکت هەیە پێم خۆشە واللهی بۆ بزانم زۆر شتەمان باس کرد یعنی شتێکی وام نییە باسی کەم تەنها ئەوەی کە یەکتر ڕێزی یەکتر بگرین دەستی یەکتر بگرین بۆی کاری باشتر بکەین من هەر ئەوە مەبەست و ئامانزمە بەڕاستی هیچ ئامانزی کەم نییە غەیری ئەوە دەستان خۆش بێت و دەستی هەموو لایەک خۆش بێت دەستی هەموو ئەو گروپ و تیپ و کۆمەڵانە خۆش بێت کە دیدار و فستیڤاڵ و کە ئەم جۆرە پەیجانە دروستەکەن بۆ خزمەتی فیلمسازی کوردی من دەستخۆشی لە هەر هەمویانەکەم و سوپاسی هەر هەمووتانەکەم کاکە میرجان سوپاسی بەڕێستانەکەم و سوپاسی و برادرانی کەشەکەم کە لەگەڵمان نابوون لەم وانەیە و لەوانەکانی تریش فیلمسازانی خۆتانە و من وەکو خۆم بە کاکە میر بە بەڕێستیشتانم وتووە بە برادرانی دیداری بەرمانگامیشم وتووە بە لایەنی تریشم وتومە هەر شتێک بە من بکرێ یان بە فلیم سازان بکرێ ئێمە لە خزمەتین حەزەکەین پرۆژەکەتان بەرەو گەورەتر بڕوا و حەزشەکەین وەکو لایڤش لێرەوە لەم سەکۆیەوە ئەگەر ریپۆرتان هەبێت شتان هەبێت لەو کاتەیە ئێمە لە خزمەتتانین بۆ ئەوەی گەشە بەم بوارە زیاتر بین دەستخۆشی هەر لەموو لایەکان فەرموو ئەگەر بمبووری وڵای شتێک هەر حەزم لێ بوو باسی بکەم ڕاستی بەڵێ هەرچەندە دەفتدا بەڵام من خاڵەکەم لە بەرچاو نەبوو کاک سەرکەوتجان حەزم لێ ئاماژە بە شتێک بکەم کە زۆر لەلای من زۆر گرنگ بووە چونکە من ساڵی 1995 فستیڤالێکم بۆ فیلم ساز کردووە لە هاوینە هەواری پیرما کە ئەو کات بەڕاستی داتا شۆ هەر نەش بوو من لە ڕێگەی تەلەڤیزیۆن ئەو 95 بەڵێ هەمووی بە ڤیددیۆ هەما ینی ئەوانە هەمووی دکمنتم کردیە ساڵی 1995 لە یادی کۆچی دوایی هەڵمازگۆنای کردمە بەڵێ لە 5 تا 9 بەڵێ هەفت ڕۆژ لەو هەفت ڕۆژە کۆمەڵێک فیلمی هەڵمازگۆنای لە ناو دیدارەکە پەخشمان کردێ بڵاومان کردەوە بڵین لە ناو هۆڵەکە جگەلەوە بۆ 21 شەو هەموو فیلمەکانی هەڵمازگۆنایی هەر هەموو شەو 21 شەو فیلمی کوردیمان پەخش کردو 1995 کە خەڵک لە ناو گەرمەی شەڕی ناوخۆ بوو
وایە یەک دوو برادر باسی ئەویان کردبوو کە من چکە ناوم لە دیدارەکە نابوو دیداری ڕێ خۆزگە باسی ئەوشتانەمان کردبووایە من لە یادی ئەڵمازگۆنە لە یادی لەدایکبوونی ئەڵمازگۆنای بابەتەکەم یعنی دیدارەکەم دەمیست ساز بکەم یەک دوو برادر پەیوەندیان کرد گوتیان نازانم بوتی برادری کەش خەریکی ئەڵمازگۆنای و ئەو شتانەنا ڕاستیەکەی من دەپرسم ینی ئەڵمازگۆنای مڵکی هەموو کووردا یعنی لە هەر کوێ ڕسمی بڵاو بکرێتەوە فیلمی بڵاو بکرێتەوە بێ ئێمە شانازی پێ بکەین یعنی ئەو ڕۆژە لە ڕێستورانتێک دانیشتبووین نانمان خوارد تەماشام کرد دیوارەکە لایەکی دیوارەکەی هەر هەمووی ڕسمەکانی ئەڵمازگۆنایە یعنی چوومە لای خاوەنی ڕێستۆرانتەکە زۆر دەستخۆشیم لێی کرد و ئەوانە یعنی دەبواە منش پێی بڵێم لە 95 من فستیڤالم کردووە لە سەر ئەڵمازگۆنایی تۆ نابی ئەو ڕسمانە لێرە بدەیت جا ئەو شتە حەزم لێ بوو باسی بکەم یەک لەو فیلمانش کە لەوێ بڵاومان کردەوە فیلمەکەی بەڕێستان بۆ قەرەت کە سەرەتا ویستمان هەندێک تیشتی بخەمە سەر چونکە من لە ساڵی 1993 بەرنامەی یانەی سینەمامان هەبوو لە تەلەڤیزیۆن تاکە بەرنامە لەسەر سینەما کە کرابێت ئەو بەرنامەیە بووە کە ئێمە لەناو ئەو بەرنامەیە باسی فیلمی قەرەزمان لەوێش پەخش کردووە باسمان کردووە کە زۆر بە کەیف و زەوقەوە بەڕێزەوە باسی ئەو فیلمەمان کردو بەڕێزتان هەر ئاگاشتان لێ نەبووە بەڕاستی وڵام منەوە ئێستاش بیبیسم بەڵێ زۆر لەو بەرنمەیە باسی فیلمەکەمان کردووە شرۆڤەمان کردووە لەگەڵ کاک پشتیوان عەبدوڵڵا ئەو فیلمەمان شەوێک لە شەوەکان پیشاندا و باسیشمان کردو هەر بۆ ئاگاداری بەڕێستان زۆر سوپاسانەکەم دەستان خۆش بێ و بەڵام قەرزارتانم نازانم بڵێم بەچی ئێمە هەمومان ئەزان چۆنە هەمومان یەک دەستین ئەوە زۆر گرنگە مەسەلەن من هەنگاوێک چکە ئێمەش فیلمێکمان دروست کردبوو 91-92 بەناوی نرخی ئازادی فیلمێکی درێژ بەڵێ نرخی ئازادی ئەوەی نووسینی ئەمانوئێل ڕۆبنسن بە شانۆ کرا دواتر کردمان بە فیلم ئێمە بەڵێ دەستان خۆش بێ و کارێکی بە پێستان کردووە و هەر ئەم شەویش من زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم و زۆر سوپاسی بەڕێزیشتانەکەم کە لەو کاتەیە ئەو فیلمەی منتان بیر بوو ئەوە ئێستاکە لەسەر لاین هەیە لە یوتوب هەیە هەر لە ڕێ فیلم سازانەوە بە کوالیتی باشتر چونکە ئەو کاسێتانە کاسێتی خامەکە کە یەکەم جار کە تەسویرمان کردبوو من لەگەڵ خۆما بردم بۆ هۆڵەندا دوایی بردم بۆ ئەمریکا دوای کاک شەماڵ ئەحمەد ڕەشید لە ئۆسترالیا بوو وتی ئەگەر بۆم بنێری من مۆنتاج یەکەمەوە هەم خامەکانم هەموو بۆ نارد جارێکی کە مۆنتاژی کردەوە لەم سەفەرم کە هاتمەوە کاک شەماڵ لە هەولێر و لێرەیەکمان بینی دوایی لە هەولێر چوین بەیەکەوە دانیشتین وەڵا هەموو نوسخە خامەکانی جارێکی کەیاوە پێمی قەرەج ئێستا هەر هەموویم لایە و داشم ناوە هەمویان وەکو وەرشی بپارێزم سەرکەوتوبی کاک سەرکەوتجان چاوەکەمی و لەگەڵ ئێوە یا و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم و دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەکتان زۆر سوپاس